لەگەڵتانە بەردەوامین لە بەیانی کورسات نیوز دەچینە لای تەوەرێکی تری بەرنمەکە کە باز لە چی دەکەین باز لە ئەوە دەکەین کە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان چەند ڕێکارێکی خستۆتە ڕوو دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەیان بۆ کرد کە چەند ڕێکارێک بۆ زیاتر پاراستنی ژینگە و ئەوەی کە کاریگەرەکانی کەش و هەوا و گۆڕانی کەشوها لەسەر ژینگە ئەمانە هەمووی کاریگەرەکانی هەوڵ بدرێت لە ڕێگەی و ڕێکارانەوە کەم بکرێتەوە لەگەڵەوەشە دەمانوێت لەم تۆرەیە باز لە ڕەوشی ژینگە بکەین و هەروەها باز دەوە بکەین کە ئایا چۆن کارکراوە لەسەر پاراستنی ژینگە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی بۆ مەبەستە لە ستۆدیۆ بە سوپاسەوە میوانداری بەڕێز دیار شێغەری بەڕێوەبەری ژینگەی سلێمانیمان کردو کاک دیار بانیت باش بەخێر بەیانی ئێوە بینەرانی خۆشەویستیش باش زۆر سپاس با سەرەتای پرسیارەکانمان لەو ڕێکارانەوە بکەین کە دوێنێ دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ئاماژەی پێکرد جەنابیشتان ئەندامێکی کاران و ئەندامێکی سەرەکین لە لیژنەیە کە ئیشتان کردووە بۆیە و کە ڕێکارانە بخرێتە ڕوو بەڵێ لە ڕاستیە ئەبوو ئەم کۆبوونەوەی دوێنێ تەمانەم ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی کە بەڕێ سەرۆکی دەستە ئەنجامیدا دەرەنجامی کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ژینگە بوو قەرار بوو کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ژینگەی هەرێمی کوردستان ڕۆژی هەفتەی 6 ئەنجام بدرێت بەهۆی ڕۆژی بەرەنگاربوونەوەی بە بیابانبوون و وشکە ساڵیەوە بەڵام بە حکمیەوەی هەفتەی مانگ ڕۆژی جمعە بوو کۆنگرەکە ینی باڵێن کۆبوونەوەکەی ئەنجومەن خرایە ڕۆژی یەکشەمە لە ڕۆژی یەکشەمەیە کۆبوونەوەی کرا تایبەت بووە پرسە نوێنەری چواردە لایەنی چواردە وەزارەتی حکومیتیا بوو لەگەڵ بەڕێوەبەری ژینگەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان قسە کرا لەسەر هۆکارەکانی بە بیابانبوون و دەرەنجامەکانی لە ڕاستیان من ئەوم خستە ڕووکە وەکو ئەزاندرێ عێراق بەگشتی بەهۆی پێکاتی بڵێن بەهۆی شوێنی جوغرافیەکەی و پێکاتە کۆمەڵایەتی و کێشە ئەمنی و با بڵێن ئابوووریەکانی کە عێراقی تایە لە هەمان کاتیشدا بەهۆی ئەوەی کە بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا و دیاردە سروشتیەکانی تری وەکو ئێنزۆوە عێراق یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین قوربانی دەستی بە بیابان بوونە ئەم بەدەر لەوەی کە قوربانی دەستی بە بیابان بوونە دیاردە سروشتیە ژینگە وێرانکەرەکانی تری وەکو خۆڵبارین و ئەوانە جگە لەوەی کە با بڵێن تواناک هێزەکەی زیاتر بووە دووبارە بوونەوەکەیشی بە هەمان شێوە زیاتر بووە بەڵام کێشەی ئێمە پێویستە لەوە تێ بگەین ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان من هەر ئەمەم خستە ڕوو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئیش زیاتر لەسەر ئاستی عێراق بکەین بۆ دیاردەی بە بیابان بوون لەبەر ئەوەی دیاردەی بە بیابان بوون کاتێکە لەسەر ئاستی عێراق قسەی لەسەرەکەین کە بە بیابان بوون ڕوو ئەدا کاریگەری لەسەر تەندروستی کۆمەڵگا ئەبێت لە هەمان کاتیشدا زەرەری ئیکۆنۆمی واتە ئابووری ئەبێ بە وڵات جگە لەمانە بۆ هەرێمی کوردستان زیانێکی تری هەیە ئەگەر لەسەر ئاسی عێراق ئیشی لەسەر نەکرێ ئێمە ئەگەر بە بیابان بوون لە خوارەوەی عێراق ڕووبات هەرێمی کوردستان تووشی گۆڕانی دیمۆگرافیا ئەوانە بێت خەڵکی لە جنوب و مەجبورن کۆچ بکەن بۆ ئەو ناوچانەی کە ئاویتیایە کە بە بیابان نین کە ژیان تایدا ئاسانە کە خۆشگوزەرانە ژیان تایە بۆیە هەرێمی کوردستان ئەبێ بە شێوەیەکی استراتیژی بیر لەوە بکاتەوە کە چۆن لەسەر ئاسی عێراق دیاردەی ڕوبەڕووی دیاردەی بە بیابان بوون بێتەوە چونکە ئێمە هێشتا بەشێکین لە عێراق و ئەو ناوچانەیشی کە زۆرترین ڕوبەڕووی بە بیابان بوون یان ئەکەونە ژێر کاریگەریەکانی گەرم داهاتنی زەوی و گۆڕانکاری کەشوهەوە ناوچەکانی جنوب و خوارەوەی با بڵێن ناوەڕاست و خوارەوەی عێراقن ئەمانە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە حکوومەتی عێراقی و وڵاتانی دراوسێ هاان بدرێ کە پلانێکی استراتیژی نێودەوڵەتی و ناوخۆیی هەبێت بۆ ئەوی ڕوبەڕووی لەیەکێک لە بڕگەکانی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە ئاماژەی پێکرا سەرنجڕاکێش بۆی کە باستان لە ڕیسایکلینی ئاو کردبووە جارێکی تر ڕیسایکلینی ئاو بکرێتەوە ئەمە بۆ خۆی ئەم ڕێکارە چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئێمە کاریگەری و خراپەکانی وشکە ساڵی بێ کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا بێ ئەمانە کەم بکەینەوە بۆچی لە سەرەتا ئێوە لە شارە نیشتەجێبوونەکانەوە ئاماژەتان بۆ داوە کە ئەوان دەستکەن بەوە
لە ڕاستیە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بە هاوکاری لەگەڵ نووسینگەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت وە سەرۆکایەتی شارەوانی ئێمە پرۆژێکمان هەیە بۆ ئەوەی کە تەواوی ئەو پرۆژانەی لە سنووری پارێزگای سلێمانیان پرۆژەی لە بری ئیدارەدان پێشتر پرۆژەی لە بری ساوسکردنمانە بۆی ئێستا پێوترێ پرۆژەیەکی ترمان پێشکەش کردو بیرۆکەیەکی ترە بۆ پرۆژەی لە بری ئیدارەدان ئەم پرۆژەی لە بری ئیدارەدانە چییە؟ تۆ کۆمەڵێک پرۆژەت هەیە کە ئێستا دامەزراون کە ئێستا قایمن ئەم پرۆژانە ئەگەر لە لای بۆ بە پێی ڕێنمایەکانی ژینگە پێویستە هەر پرۆژێک لە لای خۆی وحدەی معالەجەی ئاوەڕۆی هەبێت یەکەی چارەسەری ئاوەڕۆی هەبێت پێش ئەوی بکاتە ناو ئاوەڕۆ ئەگەر ئەم پرۆژانە لای خۆیان یەکەی چارەسەری ئاوەڕۆیان هەبێت بێگومان لەوە چه کولفێکی زۆر بکەوت لەسەران ئێمە لە بەرامیان پێویست شوێنی نەبێ ئێستا ئەم یونتە دروست بکات ئەم وحدەیە دروست بکات بۆیە پرۆژەی لە بری ئیدارەدانی ژینگەییمان پێشنیار کردووە کە ئێستا بە وردی ئیشی لەسەرکرێ و لە کۆکردنەوەی داتایین بۆی بزانین چۆن باشتر ئەم پرۆسیە بەڕێوە بچێت ئەم پرۆسیە خۆی بینێتەوە لەوەی لە جیاتیەوەی مۆنە سیتیەک لە شوێنەکەی خۆی و یەکەیەکی چارەسەری ئاوەڕۆدا بنێت ئەبێ بەشدار بێت یان هەر پرۆژەیەکتر ئەبێ بەشدار بێت لەو یەکە چارەسەرە ئاوەڕۆیی کە لە مەسەلەن لە ئاوتلێتی شارەدا ئامەزرێنرێت بەو ڕێژەی مەسەلەن ئەم ئەگەری وحدێکی معالەجەی ئاوەڕۆمان هەبێ مەسەلەن بۆ نمونەیەڵم 100 متر چارەسەر بکە لە ڕۆژێکە ئەم سیتیە یان بەتەواوی پرۆژەکان 100 مترمان هەیە وحدەیەکی معالەجەی ئاوەڕۆدا ئامەزرێنێت کە 100 متر چارەسەرەکات سیتیەک 3 متری هەیە بۆ نمونە بەقەدەر سێ لەسەر سەتەکەی خۆی بەشدار ئەبێت لە کولفەی تێچووەکەی و لە کولفەی ئیدارەدانی ئەو وحدەیە چونکە ئەمە هەندێک جار مەینتێنانسی ئەم یان سیانەی ئەم یەکەی چارەسەری ئاوەڕۆیانە زۆر زیاتر ئەبێت لە دامەزراندنەکەی بۆیە هەم ئەرگ لە کۆڵی حکومە دەکاتەوە هەم کولفەی تێچووی دامەزراندن بە شێوەی لۆکاڵی لە لای ناو پرۆژەکەی خۆیان زۆردا ئەبەزێنێت لەوە چێن بە نمونە ئەگەر لە لای خۆی مەسەلەن 100 دلاری تێبچێت لەوێ 25 بۆ 50 دلاری تێبچێت کە ئەمە هەم هاوکاریە بێ بۆ پرۆژەکان و هەمیشە بێ هاوکارە بێ بۆ پارێزگاریکردن لە سەرچاوابێک باش بابێنە سەر سلێمانی لە ڕووی ژینگەی و ئەوەی کە جەنابتان پەیوەستن بە بڵێن چاودێریکردن و پاراستنی ژینگە ئەمانێ بزانین زانیاریمان بێتە لە ڕووی ژینگەی و سلێمانی ئێستا لە چ ئاستێکە لە ڕاستیە من بەدەر لەوەی کە بەڕێوەبەری ژینگەی سلێمانی خۆم کەسێکم سپۆرەکەم لە بواری ژینگەیە بۆیە ئەبێ قسەیەک بکەم کە باوەڕپێکراوە بێ لەلایەن کەسانی ئەکادیمیەوە بەڕاستی کاتێک کە باسی ڕەوشی ژینگە ئەەکەی ئەبێ داتایەکی زۆری لەبەردەسابێ هەم لەسەر ئاو خاک هەوا سەرچاوەکانی تر و پێکهاتەکانی تری ژینگە من ناتوانم وەکو بۆ نمونە کەسێک کە پسپۆڕەکەی لە بوارەیانە بێ لە خۆ بڵێم مەسەلەن ژینگەی سلێمانی واوێران بۆ یا ژینگەی سلێمانی بەرەو کاولی ئەچێت بۆیە منە بێ لەسەر هەر سێکتەرێ ئەگەر کاتم بیتێ یەک کۆمنت بدەم بۆ نمونە وەکو پێشتر باسم کرد عێراق خۆی بەگشتی بەهۆی گۆڕانکاری کەش و هەوانەوە یەکێکە لە قوربانیترین وڵاتەکانی عالەم بۆ دەرەنجامەکانی گۆڕانکاری کەشوهەوە بەڵام ئەگەر بیتە سەر بچووکی کەیتەوە بەسەر ئاسی پارێزگای سلێمانی گومان لەوانەیە کە کۆمەڵێ دیاردە هەن زۆر ناشرین هەم لەسەر ئاسی پارێزگای سلێمانیش بەڵام ئەگەر ڕەوشی ژینگەی پارێزگای سلێمانی بە پارێزگاکانی تری هەرێمیان بە پارێزگاکانی تری عێراق مقارنە بکەی ئەگەر زۆر باشتر نەبێ خراپتر نییە بە هیچ جۆرێک بۆیە کاتێک کە ڕێکخراوێک یان ناوەندێک یان هەر شوێنێک کە ئیش لەسەر بابەتی ژینگەکە ژینگە بابەتێکی لۆکاڵی نییە و ناکرێ مەسەلەن وەکو پەنداڵە لە قسە فەقیرە هەموو کەس پێوێرێ بۆ ئەوەی بازاڕی خۆم گەرم بکەم تەنها پشووکی بکەمەوە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی وەکو وتم پارێزگای سلێمانی لە ڕووی تەواوی سێکتەرەکانەوە لە پارێزگاکانی تری عێراق باشتر نەبێت خراپتر نییە بۆ نمونە ئەگەر لەسەر سێکتەری ئاو ئەم بابەتە وەربگرین ئەمە لە ساڵی 2019 بۆ 2020 توێژینەوەیەکمان کردو لەسەر ئاوی دوکان و دەربەندی خان کە بۆ هەرێکیان بۆ نمونە لە دەربەندی خان لە ناو سەدەکە تەبعاً ناو سەدی دەربەندی خان لە 6 شوێن لە 6 لۆکیشن سامپڵی ئاومان وەرگرتووە بە 4 قوڵی حتا قڕاوی بنی سەدەکەشمان وەرگرتووە تێستمان کردو بە 32 پارامیتەر ئەمانە تەنها لە هەندێک حاڵەتە یەک پارامیتەر مەسەلەن لەوە چێت تێپەڕی بێ کە مقارنەیەکەی بەسەر چاوەکانی ئاوی سەرزەوی
ئەمە بۆ دەربەنی خان بۆ دووکانیش بە هەمان شێوە لە هەر شوێنەوە لە دەربەندی ڕانیەوە وەرمانگرتووە هەتا دەمی سەدەکە ئەو بە هیچ شۆرە لە هیچ کام لە پارامتەرەکان تێپەڕین نەکردو و لە 4 قوڵیشا وەرمانگرتووە و دوای ئەوەش لە سازان لە 3 شوێن لە داخڵبوونی ئاوی دەربەنی خان با بڵین سەرچاوی سازان عێراق و هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی لە 3 شوێن وەرمانگرتووە تا ئاگاتە سەدەکە لە تانجەرۆشەوە با بڵین لە چەمی قلیاسانەوە لە پردی قلیاسانەوە وەرمانگرتووە تا ئەچێتە ناو سەدەکە بە هەمان شێوە بەڵام ناکرێ بڵێ وێران بووە بێگومان تۆ کۆمەڵێکی زۆر پرۆژەت هەیە بێ لە هەندێک شوێنە بێ چاوەڕێ بکەی کە ئەم پارامیتەرانە تێ بپەڕن ئەبێ ئیش بۆ چارەسەرەکەی بکەیت بەڵام ئەم پیسبوونە بۆ نمونە هەندێک حاڵ لە هەندێک لۆکەیشنا یەکێ لە ئەوانەی کە جێگەی سەرنجە لە پردی قلیاسان پیسر بوو لە ناوچەی تانجەرۆ ئێمە ینی بەڕاستی ئەوە نەشگەیشتۆتە شوێنە پیش نەخێر نەگەشتۆتە شوێنە پیشە سازیەکە لە پردی قلیاسان لای محافظە پیستر بوو لەوێ ئەمە یەکێ بووە لە بابەتەکان بۆیە سەرچاوە ئاویەکان هێشتا مەجای ئەوەی تیان ماوە نەک مەجای تیانەمە بەو ڕادەیە پیس نییە کە بڵێنیتر تەواو بێ دابخرێن یا قوفڵ بکرێن بەڵکو ئەکرێ سەرچاوی پیسکەری ئەم سەرچاوە ئاویانە چارەسەر بکە حاڵەتێکی تر ئێمە راپۆرتی ئایمان هەیە ساڵانە 100 راپۆرتی ئایمان هەیە هەریەکەیان سامپڵێکی ئاو وەرەگرێ تێستیەکە بۆ هێبی مێتاڵەکان لە ئاوی سەرزەوی بیان ژێرزەوی بۆ ئەو سەرچاوانی کە پرۆژەکان بەکارێن هیچ کام لەوانش تێپەڕینیان نەکردووە کاتێک هینە سەر مەسەلەی هەوا سێکتەری هەوا ئێمە ئەگەر سەیری نەخشەی با بڵێن وۆڵد بانک بکەین بۆ ئێر کوالیتی ئیندێکس عێراق سپیە یەک شاری عراق نییە چوو داخل بوو بێ بە داتابیسی نە WHO نە ئەوەی وۆڵد بانک ئیتر بە چه ئەساسی ئێمە بڵین وەڵا هەوای سلێمانی بەڵێ لەبەر ئەوە لەسەر بابەتی هەواش کەس ناتوانێت هیچ بڵێ چونکە هەوا ئەمڕۆ فەرقی هەیە لە سعاتێکی تر لە هەبوونی ڕەشەبایەکە یەکسە گۆڕانکاری ڕوئە بۆیە بە داتای ستیشنەری و بەردەوامەت هەبێت بۆ چاودێریکردنی هەوا لە هەمان کاتیشدا کاتێک ئەگەر سێریکەی لە 2020 گرین پیس راپۆرتێکی بڵاو کردەوە لەسەر ئاستی شەرقی ئەوسەد 8 پیسترین شاری دیاری کرد شاری هەرێمی کوردستانیشی تیا بوو شاری عێراقیشی تیا بوو سلێمانی یەکێک نەبوو لەوانەیە کە بوو لەو شارانەی کە کێشەی پیسبوونی نەبوو شاری عێراق و هەرێمی کوردستانی تیا بوو لەسەر ئاستی عالەم لە 50 پیسترین شارەکانی عالەم بوو ئەگەریتە سەر سێکتەری هەوا وەکوتم لە راپۆرتی ئێمە هەموو ساڵێک بەلایانی کەمەوە 130 سامپڵی سێکتەری خاک ببوورە 130 سامپڵی خاک وەرەگرین تێست یەکەم بۆ کانزان سەنگینەکان و ئەو پارامیتەرانەی تری کە تایبەتن بە خاک هیچی پیس نەبوو بۆ جۆرە بەڵام ئەمە ڕووەری سەوزایش ئەگەر داتاکانی شارەوانی و بەڕبەراتی باخچەکان لێک بدەیتەوە سنتەری شار 90 لە 100 لە سەوزاییە ئەگەر 90 نەبێ با بڵێن 15 خۆی هێشتا شارەکانی کە بە 15 نەگەشتون بەڵام ئەمە لەسەر ئاستی تەواوی سێکتەرەکان بۆیە ئەمە من بەم جۆرە ئاماژەم پێ من بەرپرسیارم بەدەر لە پۆستەکەی خۆم ئەکادمیان بەرپرسیارم بەرامبەر بۆ شتانێکی خەمەڕوو کاتێک کە تۆڵی پیس بوو ئەبێ داتات لە بەردەسا بێ بەڵام ئەمە ئەوە ناگەینە کە ئەم شارەی ئێمە زۆر بەرەو خێرایی بەرەو پیس بوو ناچێت بەڵام ئەبێ ئەوە بزانین کە بەشێکین لە حکوومەتی عێراق و تەواوی پارێزگاکانی تری هەرێمی کوردستانی لانێ باز لەو بکرێت کە هەندێک لە ئەو سەوزانەی کە بەرهەمە هێندێ لە ڕێگەی ئاوی قورسەوە بێ بەڵام ئەمە هەموویەتی ئەنی لانێ ڕێژەکە چەنە نەخێر بە هیچ جۆرە هەمووی نییە بەڵام هەر سەوزەیەک بە ئاوی ئاوەڕۆیان ئاوێک کە شیاو نەبێ بۆ ئاودێریکردن ئاو بدرێت یان هەر بابەتێکی هەر سەوزە نییە شووتی ئاوە درێ بە ئاوەڕۆی قەزاون هەندێک لە قەزاو ناحیەکان مەسەلەن گەنم ئاوە درێ بۆ نمونە باخی هەنار ئاوە درێ من هەر سەوزە نیە بەڕاستی سەوزە ئاوە درێ چارەسەر ئەوەیە وەکو وتم تەواوی پرۆژەکان بەشدار من لە دامەزرانی وحدەیەکی مەعالەجەی ئاوەڕۆیە کە ئەم وحدە مەعالەجە ئاوەڕۆی دامەزرێ زەویە کوشتتوکاڵەکانمان هەم پارێزراون هەم بەروبوومەکانیشمان هەم بەروبوومە کوشتتوکاڵەکانیشمان پارێزراوە بن پێویستە استراتیژی بیر لە بابەتەکەکەین بەوە چارەسەر نابێ مەسەلەن ئێمە بڵین بەیانی سەوزە مەنعکرێ یان بەیانی شووتی مەنعکرێ ئەبێ ڕێژێکی زۆری سەوزەش پاک بێ من ئێستا بەڕاستی من چۆن بزانم لە بازاڕە سەوزە هەیە پاکە پیسە ئەکرێت تەواوی بەروبوومی سەوزە بخرێتە ژێرگومان و لەبەر ئەوە بێگومان ئەمە
چەندین ساڵ ئەم کەیسە وجودی هەیە و بەڕای من بەوە چارەسەرەکرێت کە وەک وتمە هەموو تەواوی پرۆژەکانی کە لە ناو شاران بە هاوکاری شارەوانی و ژینگە وحدەیەکی معالەجەی ئاوەڕۆیان پێدا بمەزرێنرێ کە مرکزی بێ بۆ هەموو ئاوەڕۆ دواتر ئەو ئاوە زۆر گرنگە بۆ نمونە ئەگەر سیر بکەی لە هەفتەیەکە 30 ڕۆژ لە سلێمانی ئاو بێ هەر کەسێک 320 بۆ 350 لیتر ئاوی پێ ئەدرێواتە ڕۆژانە ئەکاتە نزیکی هەفتانە کاتە 1000 لیتر ئاو بۆ هەر نەفرێک واتە بەلایانی کەمەوە کاتە 200 لیتری ڕۆژانە ئەگەر 200 لیتری ڕۆژانە بێ بە پێی ستانداردەکان 50 بۆ 60 ئەم 200 لیترە ئەبێ بە ئاوەڕۆ تۆ هەر نەفرێک ئەگەر سلێمانی مەسەلەن 1.5 میلیۆن بێ وای دابنێ یا 1,250,000 کەس بێ ئەگەر ڕۆژانە 200 لیتر ئەکاتە 3 میلیۆن لیتر ئاوەڕۆ بە نزیکەی 3 میلیۆن لیتر ئاوەڕۆی ڕۆژانە یان ئەکاتە 2 میلیۆن و نیو لیتر ئاوەڕۆی ڕۆژانە ئەم 2 میلیۆن و نیو لیترە ئەگەر بێت و ئێمە با بڵێن چارەسەری بکەین و بە جۆرێک وا چارەسەر بکە بۆ ئاودێری ببێت کە بابەتێکی زۆر قورس نییە بەڕاستی ئەگەر بۆ ئاودێری ببێ ئێمە کێشەیەکی زۆر لە بابەتی ئاودێری ناوچە کوچکاڵەکانمان چارەسەر لەوە چێ بۆ باخچەکانی ناو شاریش بە هەمان شێوەیە توانێت پلانێکی استراتیژی بڵێ لاانەشە ئەم بابەتە کە باز لەواکرێت لە سلێمانیا مەسم بە ئای قورس ئەم ئیشاناکرێت لاانێ لە زۆر شوێنی عێراق و هەرێمی کوردستانی من ئەو پرسیارەکەم لەکوێی عێراقا لە چ پارێزگایەکی عێراق و هەرێمی کوردستانە وحدەی چارەسەری ئاوەڕۆی مرکزیمان هەیە ئەم پرسیارە باشە ئەگەر نیمانە چی لێت یا بکرێت سەرچاو خۆ نایکەنەوە خابلە ناینێرین بۆ مەریخ بە بۆری ئەبێ یا بیکەنە سەر خاک کە خاک پیسەکە یا بێ بیکەنە سەرچاو ئاوەکان ئاوزێڵەکانەوە ئاوزێڵ تەمانە شوێنێک کە ئاو کۆکاتەوە بێتە بە چەمووانە یا بکرێتە ئاوزێڵەکانەوە یا کرێتە ژێرزەوی داپۆشتێ شتیوانە ئاوەڕۆ چارەسەر نەکرێ یەکێ لە سێکتەرەکان پیسەکە یا ئاوی ژێرزەویە یا ئاوی سەرزەویە یا بەربوومی کوشتتوکاڵێ یا خاکە لە هەرێمی کوردستانیش و لە هەموو عێراقیش ئەومان نییە لەوە چ لە سەر ئاستی مەسەلەن شوێنێک لۆکەڵی وحدەیەکی معالەجەی ئاوەڕۆمان هەیە بەڵام کام شارە هەیە لە سەر ئاستی عێراقیەکی چارەسەری ئاوەڕۆی هەیە چی لێەکە ینی ئاوەڕۆکە چی لێگومان هەر بێ بچێتەوە شوێنان بگومان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز دیار شێخەری بەڕێوەبەری ژینگە سلێمانی وڵایی ئەگەر یەک خولەکیشم بیت بابەتی ئەو هین بوو گلەی ئەومان لێکرد کە هەڵمەتی هۆشیاری ئەنجام نادێن لە ڕاستیە بەپی بڕگەی 5 لە مادەی 2 یاسای ژینگە ئەڵێ یاسای ژینگە یەکی لە ئامانجەکانی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریە لەگەڵ قوڵکردنەوەی هەستی بە لێپرسینەوە لە ڕاستیە ئێمە ماوەیەکی زۆر لە کۆمەڵی هەڵمەت تا بەشداریمانە کرد هەڵمەتی هۆشیاری کە ئەم هەڵمەتی هۆشیاریانە بەڕاستی هەم لەوە لە ڕووی مادیەوە زیانی هەبوو بێ و هەمیش ئامانجی نەپێکاوە بۆ نمونە بەڕوو ناشتن نەمام ناشتن ئەمانە ئەگەر بە پلان نەکرێت سەرکەوتوو نابێت تەوزیعکردنی علاگە بۆ نمونە لە ناوچە گەشتیاریەکانە کۆکردنەوەی دەبە لە دوای گەشتیاران ئەمانە هەڵمەتی هۆشیاری نین بەڕاستی هەڵمەتی هۆشیاری ئێمە وەک فەرمانگەی ژینگەی سلێمانی لەگەڵی نین ئێمە لە 6 ساڵی ڕابردووە وەک فەرمانگەی ژینگەی سلێمانی کارمان لەسەر استراتیژی قوڵکردنەوەی هەستی بە لێپرسینەوە بووە ئەگەر متابعەکەی ئێمە لە سەرتاوە لە 2016 ئەمانە بە شوێن کارگەیەک ئەمانەوە کاکەوەرە کێشەت هەیە ناهات بەڵام ئێستا ئەچینە دەرگاکەی دقەیەک دوامان ناخە هەر تاکێکی ئەم کۆمەلگایە بۆن لە ئەکاونتی خۆی ڤیددیۆیەکدانێ دوای 2 ساعتی سڕێتەوە لە تر ساڵێک سەرزانێ ئەدرێ بە محکەمە ئەمە قوڵکردنەوەی هەستی بە لێپرسینەوەی ئێمە لەم 6 ساڵی ڕابردووە ئیشمان لەسەرەوە کردووە و پلانی هۆشیاریش پێویستە لەسەر ئاسی دەستەی ژینگە ئەنجام بدرێ ئیشی حکوومەت نییە بەڕاستی هەموو دنیا بگەڕێت هیچ سێکتەرێکی ژینگەی حکومی هەڵناسێ مەسەلەن بە هەندێک هەڵمەتی کە پێشووتر ئەنجام درا و زۆر سپاس بۆ دیار شێخەری بەڕێوەبەری ژینگەی سلێمانی سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوون.